كيكا ام دوو مراجعه بۆ زەبتی تەواو بەڕێزان ام دوو مراجعه بەسمان چییە؟ ئەمڕۆ چەندی مانە؟ 26/5 ئەمڕۆ سێ مراجعەی ئەحیا دەست پێکەن یعنی ئەمڕۆ 4 ڕۆژ دوای ئەمڕۆ ئیمتیحانی ئەحیاتیان کردووایە 35 ئیمتیحان نییە ئەم مراجعە بۆ زەبتی تەواو ئەمڕۆ کە دەست پێەکەی لەگەڵ بەیانی ئیمتیحان کە دوایتر باسیەکەین چۆن مراجعەتیاکەی بۆ ئەوەی لە 100% زەبتیکەی زەبت بێ لە ناو مێشکدا چەسبیکەی وازەحە؟ ئەمە خاڵێکی کەم ئەم دوو مراجعەیە ڕێژەی زەبت زۆر زیاد دەکات لەبەر ئەوەی تەواو خۆت بۆ یەک لای گرتەوە تۆ لە مراجعەی یەکەم کە بە سەریعی کردت وەکو چۆن چێشتی مجێورتە ئەم ماڵە برنجی بۆ تێ کردو ئەو شلە و ئەو نیسک و ئەو فاسۆلیا ئەو ترخێنە ئاوا بوو کوردی بەدوایە عەرەبی بەدوای ئینگلیزی دوای ئەحیا کیمیا فیزیا ئابووری وایە دەرس بەدوای دەرسا کردومانە زۆر خۆمان بۆ مەسەلەکە یەکلایی نەکردەوە بەس ئەمەیان نەخێر ئەمەیان خۆمان مستعید کردو ئامادە کردو بچین بۆ بۆ ئیمتیحانی ئەحیا بۆ ئیمتیحانی مێژوو تەواو مێشکم هەموو خاڵی مێشکم لەکوێیە؟ لە ئیمتیحانی کوردیە لە ئیمتیحانی ئەحیا ئیمتیحانی مێژووی ئەحیا نەک لە ئیمتیحانی کوردی وازەحە بۆیە زەبتی زیاترە تۆ هەست بە خۆت ناکەی بەڵام مێشک دوای ئیشەکە ئەمەش ئەو خاڵێکی کە لە ماوەی 3 ڕۆژوونی و 2 ڕۆژوونی بینی هەموو ئیمتیحانەکان شەمان ئیمتیحانەوەیە لەگەڵ چوارشەممە لە شەممە کە ئیمتیحانە و چوارشەممە دووەم ئیمتیحاندا یەکشەممە و دووشەممەت هەیە لەگەڵ سێشەممە چەند ڕۆژەکە؟ 3 ڕۆژوونی و کە شەممە ژێیتەوانێ تاقێکت ماوە وازەحە قوتی مێن ها دوای ئەوەش 2 ڕۆژوونی و دێ هێشتا مەجالی زەبتمان زۆرە مەجالمان هەیە دەرەجێکی باش بێنین کەس نەڵێ بە من نایە ئەمەش خاڵێکی کە ئەمە جار هەمی مقەدیمەیە هەمی مقەدیمەیە ئێستا باسمان نەکردو یەکەم ڕۆژ چیەکەی دووەم چیەکەی سێم چیەکەی واتە لە دوای تاقیکردنەوە تەواو بوو هەتا نیوەڕۆیان ئەستی پێش تاقیکردنەوە یەک مراجعە دەکرێت ئەوە بۆمان باسکردن خاڵی دوای ئەوە با تەفسیلی ئەوە نەدەین اینجا ئێستا با بێیم بزانین وتمان بە شێوازێکی سەرەکی ئیمتیحانەکەی نە سێ بەشەوایە ڕۆژی پێش تاقیکردنەوە بەشەوەکەیەوە نا بەیانی تاقیکردنەوە پاش تاقیکردنەوە اینجا باوەش لە سلایت بێنین خۆم قسە چییە ئەمڕۆ 26 مانگە 27 28 29 سێ ڕۆژوونی و سێ ڕۆژوونی ئەبێ لەمڕۆ دەستان کرد بە ئەحیا بەعام بێ ئەمڕۆ دەستی کرد بە ئەحیا مێژوو لەمڕۆ کە سعیەکەین هەتاوەکو دقت بن تاوەکو 29 مانگ کەیەکە یەکشەمە دووشەمە سێشەممە ئەبێ نیوەڕۆکەی لە مراجعەی ئەحیا بوو بێتنەوە لە مراجعەی مێژوو تەواو بوو بێتن وازەحە سەبەبەکانیشتان پێڵەم ئێستا یعنی زیرەکترین تەلەبە ئەو زیرەکەیە کە نیوەڕۆی ڕۆژی سێشەممە کە کاتە 29/5 مراجعەی ئەحیای سێمی تەواو کرده بێت وازەحە ئەمە زیرەکترین ئەضعەف الئیمان ئەوەیە عەسرەکەی تەواویکە ئەمما ئەوەی بگاتە ئێوارە ئەوە حکماً عەلەیه بالإعدام إعدام شنقا حتى الموت باشە کەواتە قەرارماننا نیوەڕۆکەی تەواو بێکەین ئەضعەف الئیمان عەسرەکەی زۆر تێپەڕێ خوا ڕەحمکە ئاگادای خۆتان سەبەب چییە خوشکان و برانی بەڕێزم ئێمە ئەمانەوەیە ئیمتیحان مهم نییە چەند لە مێشکتایە ئەوە ڕاستە مهمە بەڵام مهم ئەوەیە تۆ چەندێک ئاسوودەی کەشتە ئیمتیحانەوە زۆربەی زۆری ئێمە کە دەرەجە نایانێ لە ئیمتیحانە هۆکارەوەی یەک شتە کە ئەڕواتە ئیمتیحانەوە هەموو ژیانی وەکو شەقشەقا لەرزێ دانیە لەرزێ دەستی لەرزێ قسەکانی تەواو نییە کێ بۆ ئیمتیحان نییە ئەوە باولێت ڕۆ لە سکی زەب وێران باشە وتمان ئیمتیحان بەڵێ تەواو ئیمتیحان ترسە ئیمتیحان ناڕەحەتە کەس نییە لێ نەترسێت بەڵام ئوسلوبمان هەیە بۆی تۆزێ ئەم ترسە کەم کەینەوە وەکو لە سەرەتا وتمان نابێ بڵێ ناترسم هەمومان نەترسین ترس وەکاری دەرەجێ بەڵام مهم ئەوەیە تۆزێ کەمی کەیتەوە بۆ ئەوەی کەمی کەیتەوە باش وایە نیوەڕۆی ڕۆژی پێش ئیمتیحان لە مراجعەی تەواوی ئەو دەرسە ببیتەوە ئەی دوای نیوەڕۆکەی چی بکەین ئێستا پێتەوە کە تەواو بووی ساعات 11 دەفتەر و کتێبی ئەحیا مێژوو خێتە سەر مێزەکەت یا شوێنێکا دایانێ ئەڕۆیت کە العادە وتمان ئەچن ئەخەون وایە ئەگەر بخەون ئەچن ئەخەون پاشەوە هەڵەستی ساعات 12 نیم ساعاتێک قەیلولەیەکی بەسیتی وەک ئەخەوی هەڵەستیتەوارنێ ئەچی بۆ نوێژەکە تەکەی لە ماڵەوە وتمان ئەگەر خوایەتی و ئاو هەیە ئەڵێن هەولێر دەوڵەمەنە لە ئاوە سوکە ئاوێکیشەکەی بە خۆتا 5 دقە ئاویش لە تێ حەمامی بەدا ناخەیت ئاویش لە تێ نەکەی بە خۆتا
دوای ئەوەی کە ئیسراحەت کرد نوێژەکەت کرد نانەخۆی ئەم ئاوکردنە بووی کەی بە خۆت ئاخۆ ئەمە شتێکی عەشایری نییە نا ئەمە بۆ ئەوەی خەوت لێ نەکەوێت ئینسان کە تۆزێ خەو هەستا ئاوێکی فێن کوشلێتێنی کرد بەخۆیە تۆزێ جوڵا چوو بۆ نوێژوو هاتەوە نانی خوارد تۆزێ قورسایەکەی کەم بێتەوە خەوی نایە بەس ئەگەر عەکسەکەی بکە نەخەوێت تێر نانخوا بخەوێ بەسەریە نوێژەکە شێفەوتێ هەڵەسێ مەعیدەشی ترشاوە ئەمان ترشان هەتا سێ عەسریش خەبەری نابێتەوە وایە جەماعەت ئەم گەڵە وایە لەبەرەوەی زۆربەی بەسەری هاتووە وازحە عەکسەکەی یەکەینەوانێ ئێمە وتمانە بێت دەروونمان مرتاح بێ خۆ ئەخەویت هەڵەسی ئایەکەی بە خۆتا ئەنجاچی نانە خۆی نوێژەکەی ئێستا سەعات چەندە 1:09 بە پێی جەدۆلەکەمان 1:09 وازم کردومانە بە یەکبۆتان دوایەتان نەبێت بە پێی جەدۆلەکە 1:09 ئێستا نەوانێ دانیشتوین چی بکەم تاقێکم ماوە تا شەوێوانە مڕاجعەم تەواو کردووە پێم دائەنیشم 5 دقە لە ژوورەکەم لەو شوێنەی سەعیدیەکەم 5 دقە لەسەر کورسیەک دانیشم باشە لەسەر کورسیەک دانیشم چاو داخەم هەوڵ بدە بۆ ئەڵێ نیۆڕۆ هەمی کپە خەوتووە وانە ماڵەوە ئەڵێ شیمیایی کرا بەسەرایە بە دوایەکە خەوتووە وانە ئەهلی گەڕێک بێدەنگە غازەکە ناگەڕێ موشکیلەمان نییە سەڵتە خۆشەکەی بێ لەو سەعات 1:09 ئەو شتانە هەمووی هەیە بۆیە ئیسراحەت دانیشە لەسەر کورسیەک بە ئیسراحەتی خۆت دانیشە 5 دقە چاو داخە شتێکمان پێوتون تەمرینێک ئەو تەمرینە مەکەن بەڵام شێوازی خۆشلکردنەوەی کە وتومان دانیشە سەر کورسیەکە هەناسەی قوڵ هەڵەمژی 3 جار هەناسەی قوڵەکە بەم شێوازە تا 4 ژمێری هەڵێمژی تا 2 ڕایەگری تا 8 ئەیتەوە یعنی چۆن بەم شێوازە ها تا 8 ژمێر بۆ ئەیەمەوە هەناسە هەڵەمژم تا ڕقم تا 4 ژمێرم هەناسەکە هەڵەمژم هەتا 2 ژمێرم ڕایەگرم اینجا تا 8 ژمێرم بە ئیسراحەت دەیەمەوە ئەمە بۆ ئۆکسیجینی زۆرە چێ بۆ مێشک زۆرتر چالاکە بێ ئەگەمە حاڵەتێک بێتە حاڵەتی ئیسترخا یاخود با بڵین نەرمبوونەوەی ماسوولکە و هەموو لاشە تۆزە نەرمە بێتەوە تەشەنوجەکە و کەمە بێتەوە ئەمە بۆ چیمانە ئەمە بۆ ئەومانەیە ئەم عەقڵێکەوە کە لەو ڕۆژەوەی کە ئیزندراوی و لەو لەیەکی هەشتەوە یاخود لە 15ەوە کە سەعی ئەەکەی ئەم هەموو معلوماتە با نەترشێ بەسەریەکە ئەبێ دانیشی ئاوا ئیسراحەتی بێ ئەم ئیسراحەتە وا لێیەکە هەموو معلوماتەکانی یەک بە یەک بچێتە شوێنی خۆی چی دووەرگرتو بە ئیسراحەتە شوێنی خۆی چونکە ئێمە کاتی خۆی پێماوەتن بەڕێزان یەکێک لە قانونەکانی عەقڵی لاوەعی ئەوەیە کە لە کاتی زەختە عەقڵی لاوەعی ئیش ناکەن ئەها لە ئیمتیحانە شتێکە لەبیر چۆتەوانێەوە هەتا بەیانی پیای چێشی دەرگان ناکات چونکە عەقڵی لاوەعی لەژێر زەختە معلومات نادا بە کەس ئاگاداریەوە عەقڵی لاوەعی لەژێر زەختە معلومات نایە بە کەس ڕجان ناکەدار بۆیە ئەبێ ئەم تەمرینە بکەی هەتاوەکو تۆزێ معلوماتەکان باش بێت تۆ باش ئەمە 5 دقە تەمرینەکەمان کرد ئەگەر تااقەتت هەیە و بیکەی باشترە ئەمەیان ناڵین باواجب بێت بیکەی باشترە دانیشی بە خەیاڵ بیکەیتەوە ئیمتیحانی ئەحیاما ئەحیا چەند بەشە؟ 10 بەشە دائما خلافان هەیە کە بەشە تا ئێستاش نازانێت چەند بەشە 10 بەشە ئەحیا 10 بەشە چاو داخەم 10 بەشە بەشی یەکەم بۆ نمونە ئەوەیە باسی مازوولکە بەشی دووەم ئەوەیە بەشی سێم ئەوەیە بەشی چوارەم ئەوەیە بەس بە مێشک 1 و 2 و 3 و 4 و 5 بەشی یەکەم چەند بەشە؟ بەشی یەکەم سەرێک چاو داخەم بەشی یەکەم ئەحیا بۆ نمونە باسی ماسوولکەکانەکە باشە بەعام چەند بەشە ماسوولکان 3 بەشە یەک ماسوولکەی پەیکەر و دڵ و چی باش بەشی دووەم ئەوەیە بەشی سێم ئەوەیە لە ماوەی 10 دقە هەموو بەشەکان ئێمە مێشکی خۆم دوای ئەو تەمرینە سەرەکەی زۆر مرتاحی بۆ هەستەکەی هەموو شتەکان ئەزانی نمونەکە بە چی بینەوە بەیانی تۆ چی بۆ ئیمتیحان لەگەڵم پیاوە من هێم ئەڵێ ئیمتیحانی سەڵی ئەحیا ئەڵێ مادەی ئەحیا چییە؟ چی؟ وەڵڵاهی ئەشی زانێ زۆر زیرەکە بەس نایزە بۆ ئیمتیحانی ئەحیا پێم بڵێ چییە؟ یەکسەر عەقڵی وەکو چۆن ئەڵێ شۆکی لێ یعنی ئاوا ڕاستڵەکێنی نازانێت من ئاوا ڕاستڵەکێن بڵێم تۆ ناوت چییە؟ تۆزێک بیری بۆ بکەیتەوە چکە لێ بووە عینەن شتە بەس ئەم یاڵە چی؟ کاکزانە ئەحیا 10 بەشە یانۆ بەش و زایگ یەکەوە بۆ برادەرەوە 10 بەشە باشە بەش یەکەم ئەوەیە ئەمە ئەوەیە بەشی دووەم ئەوەیە ئەوەیە سێم یەکسەر پێمەڵێ ئەم یەکسەر لەم لادڵی لە خۆی دامنێ ئەڵێ باشە بۆ من نایزانم ئەزانی بۆ ئیزانێ لەوانەیە ئەم معلوماتی لەو زیاتری بەڵام هۆکارەکەی ئەوەی ئەم تەصنیفی کردۆ لە مێشکیە ئەزانێ بەشی یەکەم چیتیە بەس ئەمیکە هەر وەکو گەڵا بەچە و تێی کردووە حەوڵی ناکات وازەحە ئەگەداری ئەوش مرجاعن ئەمە تا وەکو بڵێن چارەکێک دوای ئەوە یەم مۆختەسەر دەرەکەمەوە
چەند جارم پێوتن مختصر ضرورە ڕجاعن بیکەن کاکە باشە کاکە وەڵڵا زەرەری نایە بۆ مەعیدەش باشە بۆ هەموو شتێ باشە ڕجاعن وتم بیکەن نە تاکر مشکلە نییە ئەوەی مختصری هەیە مختصر دەرکا ئەمڕۆ ڕۆژی مختصرە ئەوەی مختصری نییە قوڕ نەبێوێ قەی ناکە بێت کتێبەکەی بێنێ یا مەزەمەکەی بێنێ یا دەفتەرەکەی لەسەر چیەوە بێت بزانێت کام مۆزوعی بەشی یەکەم مهمە ئەوە بکاتەوە بۆ نمونە لە بەشی یەکەمە دوو لاپەڕە زۆر مهمە ئەوە ئاکەمەوە لە بەشی سێ دووەمە چەند لاپەڕەیەک مهمە ئەوە مراجعەکەمەوە وازەحە مهمترین شت مامۆستاکەت پێوتوی خۆ دەیزانی خەڵک پێوتوی چەند مامۆستایەک پێوتوی لەم دەورەیە پێ دووتراوە مهمترین شت بەیانی ڕۆژی عەسری ئیمتیحان هەتا ئێوارەکەی مهمترین شت مراجعەکەیتەوە ئەمما ئەوانەی مختصەریان هەیە بۆ بە ئیسراحەتی خۆیان هەر بە شەو لە لاپەڕەی دوانە هەیەنە هەتا ئێوارە مراجعەی مختصەرە ئەمە گەشتینە ئێوارە ساعە 6:30 ئێوارەیە هەموو دەفتەر و شتەکە واز لێنی ڕجاءن خوشکان و برایان هەموو سعی کردوتە دڵنیابە ئەمانەی لەگەڵان نەبێ بە کەڵک نایە چونکە گرنگەوە نیت چی خەیتە مێشکۆ گرنگەوەی چۆن خەیتە مێشکۆ چۆن دەریێنیتەوە فەنەکە لە دەرێنانەوەکە ڕۆژی ئیمتیحان کەس نا مزەخەبانە لە مێشتوو لەوەرە ئەپێ خۆت مزەخەی خۆت بی ئاگادار گرنگ لەوەی چۆن دەریەکەی ڕجاءن عەسر گەشتینە ئێوارە کە گەیشتینە ئێوارە پیاسەکردنمان هەیە نازانم چەند کەسێکا پیاسەکردن باوکە باش ئێواران دوو گۆڵیمان نییە پیاسەکردنمان هەیە ئێمە پیاسەکردن چیە خوشکان و برایان دامان ناوە لەو نیو سەعاتەی تا بانکی ئێوارە بۆ ئەوەی دەروونت مرتاع بێ تۆزە لە جەوی سەعیکردن و کە ئابەی ماڵ و ئەم هەموو قاڕ و قیژی ماڵەوە و ئەم بانتەکە ئەوە لە سەعەکە و کە ئەوە لە چیەکەی تۆزێ بۆی لە منە جات مێشک زاخابێکی بیتەوە سەوزایی باشترین حلە بۆ دەروون باشە ئەوەتە ناو ئەو گژوجیایەوە ئەو باخەوە مەسەلەن سەوزایی و خۆشە دارە بینی و خەڵکە بین و دوو قسەی خێرەکەی و یەکی دوو قسەی خێرت بۆکە باز ڕجاءن برادەرێک مەبە متەشائم بێ قسە بۆ بکا بڵێ بەخوا بەهێ دەرەجە نەهێنین هەرچەند سێرێکم قورسە چکە بۆ یەکسەر باڵانسی حسابەکە دەیە بە سفر ئەڵێ پلیز ریچارج تێکەرەوە ریچارجی کە شعنی کەرەوە ڕجاءن کەسی متەشائم مەبە ڕجاءن باسی پۆلی شەش مەکە تو ئەو خوایە ئەو نیو سەعاتە باسی پۆلی شەش مەکە وازەحە کفر نابێ قیامەت دڵناسێ بەس باسی مەکە ئەمەش ئەو ئیسراحەت بە دڵی خۆت پیاسە بکە بەڵام بۆ نوێژی ئێوارە چۆن نوێژەکەت کە بە جەماعەت یا خوشکی لە ماڵ نوێژەکەت دەکەی نام خۆ بە ئیسراحەت ڕجاءن پەلە مەکە تەواو سعیکردن چووکە تەواو پەلە مەکە بە ئیسراحەت جا دوایی تۆز ئیسراحەت لەگەڵ ماڵەوە گەدن ئازاهان لێ بکە بڵێ بەیانێ چم بۆ ئیمتیحان ناوەک نەگەڕێمەوە دواتر نوێژی عیشا ئەکەیت و ئیسراحەت باش نوێژی عیشا عاتنە تا تەواو بێ 8:30 و بەرەو دواوە با بن چارەک بۆ نوێ ئەگەر هەتا سەعات 10 سەعی بکەن قەی ناکەن یعنی لە دوای نوێژی عیشا تا دە تۆزێکت ماوە ئەوەی عەسر تەواو بووە ئەزعەف ئیمانەکەیە هەتا شەوی پێچە قەی ناکات ئەمما ئەوەیشی کە نیۆڕۆ تەواو بوو تا ئێوارەش تەواوی کردو ئەگەر شەو تاقەتی هەبوو تا سەعات 10 شەو ڕجاءن تا 10 شەو ڕجاءن هەتا 10 شەو بۆی هەیە سەعی بکە بەڵام دوای ئەوە بۆی نییە سەعی بکە دوای ئەوە بێ بخەوێ مهمترین خەوی شەوی ئیمتیحان بەعکسی تەلەبەیکەوە سێ ئەخەوێ و بەیانی پێنج بەس پێم بڵێ سێ ئەخەوی پێنج ڕەسی شوی ئیسراحەتی کرد مێشکت تێناکە ئەخ کاکە من ڕاهاتوم ڕاستەکەی تۆ ڕاهاتووی بەڵام 100 کەسی کە هێ ڕاناتوە شازمان ناوێ لە 1000 کەسایەکە شازە بێ نەشخەوێ مشکلەی نییە دوو ڕۆژ ناخەوێ مشکلەی نییە عەسابی سادەئە بەڵام کاکە وەڵڵاهی من 6 سەعات نەخۆم یەکەم بەهارە تۆش وای بارحەڵ هەیە دەنەخەوی کا بەهارە بارحەڵ شەو ڕجاءن 10 شەو ئەخەوین 10 شەو کە ئەخەوین هەتاکەی هەتا 4:30 تقریبا 4:30 با بڵێن 5 سێر مەکە 4:30 یا کاکە تا 5 10 شەو تا 5 چەند سەعاتەکە 7 سەعات خەوتن ئێمە وتمان ئەبێ خەوی شەو چەندێ بێ 6 بۆ 8 سەعات بێ وایە وانە ئەبێ 6 بۆ 8 سەعات بێ خەوی شەو بێ 6 بۆ 8 سەعات بێ بەڵە باش کە تۆ 10 شەو خەوتی هەتا وەکو حەوتی بەیانی هەتا وەکو 5 بەیانی 7 سەعات خەوەکە وایە ئەم 7 سەعات خەوە هەرچی ئەم معلوماتانەی لە عەسر و لە نیۆڕۆ و لە دوێن و لە پێرە هەم بۆ ئیسراحەت بۆ خۆی خەز نەبێ بەڵام پێش ئەوەی بخەویت دوو شت هەیە بێ بیکەیت زۆر مهمە دوو شتی زۆر مهمە پابەند بە پێوەی ڕجاءن قەت وازی لێمێنە یەکەم دەستنوێژێ بگرە تۆ دوور کە نوێژکە ئەوەی خۆت ئەتەوێ بەخوای بڵێ پێی بڵێ خوای گەورە وەکیل و ئەمانەی نییە وەکیلێک دانیت و سکرتێرێک و لە دەرگابە و فەرموەرەژ و نە
ئۆتۆماتیکی لە ئیمێڵ و شتیوا سەریعترە چیت ئەوێ پێی بڵێ مەڵێ وەڵام من ئیشێڵ وەڵام کاکە من دوعام قبوڵ نابێ کاکە تۆ سوزانێ قبوڵ نابێ کەس